پێکهێنانی حکوومەتەکان لە ئەساسا لە دوای 2023 لەسەر ئەو بنەمایە بە سیاسەتی ئەمریکا بە جۆرێک دەوری ئێران ئەم جۆرە لە حکومەت پێکهێنراوە کاتی خۆی کە حکومەتی بەعدروخا یا ڕوخانیان یا مەسەن داگیر کرا عێراق ئەمریکا داگیری کرد بە جۆرێک تەوافق لە بینی ئەو هێزە سیاسی هێزی سیاسی کە شیعە و سونی و کوردینە یا خەومین پێکهێنانێک ئەم جۆرە حکومەتیان قەرارا لە عێراقا پێک بە هەر تەسمیەک بە هەر جۆرێکە بە معناوەی کە عێراق وایە ئەمانەیتیە ئەم هێزە سیاسیانی ئەم هێزە سیاسیانە تەواجودیان هەیە ئەمە هیچ حسابێک بۆ هاوڵاتی بوون بۆ دەوری خەڵک بۆ جێگە و پێگەی خەڵک بۆ ئەوی کە خەڵک چۆن دەخالەت لە سەڵاتی سیاسیە نە ئەمریکا نە ئێران نە ئەم سیاسیانە هەوڵی ئەو سیاستیان ناوە کە جێگە و پێگەی خەڵک گۆشەگیرکەن و دەور نەبێت لە دەخالەتی سیاسی عێراق جۆرەکە توانم بڵێم ئەمریکا ئەوەی پێ باش بووە کە ئەتوانێت عێراقی کۆنتترۆلکە کە ئەم هێزە سیاسیانە پێشتر لە پەیوەند لە تەواجودیان لە بەریتانیا تەواجودیان لە پەیوەندی لەگەڵ ئەمریکایە کە دوای ڕوخانی بە تایبەتی هێزە کوردەکانیش تەوافقاتی لەگەڵ ئەمریکا حکومەتێ پێبن کە ئەم هێزە سیاسیانە دەوریتیا بینن و هەڵبەتە ئەمریکا ئەم کاری کرد و تەحلیلخرا عێراقی تەسلیم بە ئێران کرد و ئەم تەسلیمکردنە ئێران توانی تەواوی ئەم چەند ساڵە تا ئەم شەڕانی کە ڕوویە دەخالەتی ڕاستەوخۆ مباشر بە جۆرێک ئەتوانین بڵێن کە بەغا کە عێراق بوو بە بەشێک لە دەور و دەخالەت و سیاسەتەکانی حکومەتی کۆماری ئیسلامی و ئەم جۆرە لە حکومەت تا ئێستا بەردەوامە نە ئەمریکا بیگۆڕێ ئەمریکا هیچ بڵێ سیاسەتێکی نیەکەم ئاڵگۆڕۆکا و حکومەتێ پێبێن لە ئەساسی هاوڵاتی بوون چونکە ئەزانی جۆرێکەوەی کە هێزێکی جەماوەری دەور و دەخالەتی خەڵک دەسەڵاتی سیاسیاوێ ئەمریکا زانێت کە بە خازانجی نیە ئەمەژەکەوێتە ئەم پێکهێنانەش بە خازانجی ئێران شکایەوە لە تاریخی ئەم چەند ساڵی دوای ڕوخانی حکومەتی بەعس و حکومەتی سەدام جۆرێک بوو بە دەور و دەخالەتی ئەساسی کۆماری ئیسلامی ئێرانی کە ململانەیەکی درێژخایان لە بینی ئێران و ئەمریکا ڕوویان لەسەر ئەم مەسەلەیە جۆرێک ئەمریکا تەنازولاتی کرد بۆ ئێران بۆ پێگەێنانی حکومەتێک لەم چەشنە کە تا ئێستش ئاسەوارەکانی کاریگەریەکەی لەسەر هەموو ئەو دۆرانەی کە حکومەتەکان و پەرلەمانەکان هەڵبژارنەکە کراوە کاریگەری بۆ تا ئێستا شەرەیە ئەم بۆچوونی من ئەم جۆرە حکومەتە بەم شێوەیە بەردەوام بێت تا ئێران دەوری ئەساسیە بێت لە عێراقا و بە تایبەتی هەردوو لە هەم ئەمریکا مثل ئەمریکا جارێک بەلانی پارتیەگرێت لە جارلای سونەکانەگرێت جارێک ئامیشیا ئەمریکا موافقە بۆی کە چوارچەوەی هەماهنگی ئیدامە بەدەسەڵات من لە عێراقا جۆرێک بۆی کە ناڕزایەتی جەماوەری هێرشی جەماوەری شۆڕش لە ناوچەکە ڕوونەیە ئەم جۆرە هێزانە پێویستن تەواجدانە بێت تەوەی کە ئەمریکا ململانەکەی لەگەڵ ئێرانە بە تایبەتی دەور و دەخالەتی رووسیا و چیژ لەم ناوچەیە بەرەوکیۆڕا مەسەلەیەکی جدیە مەسەلەیەکی جدیە لە ئەو ئاڵۆز و ناجێگیرە سیاسی کە ناوچەکە هەیە ململانی زنێزەکانی دنیا کاریگەری لەسەر ڕۆژڵاتی ناوڕاستێ بە تایبەتی لەم دەورانەیە لەسەر پێگەکان لە عێراقە کە من پێم وایە ئەمە کۆتایی نایە مەگەر جۆرێک ئەم چەق بەستووە ئەم بەسێ بە شێوەیەک بە شێوەیەک بڕە کە ئەم جۆرە پێکاتێ یا هەرز بێنێ یا شۆڕشێک کۆتایی پێبێنێ شۆڕشێکی جەماوەری دەور و دەخالەتی خەڵکە کۆتایی بەم شێوە بێن یا جۆرێک کۆماری ئیسلامی کە نتوانێت بە جێگەی بگاتە حدێک کە نتوانێت دەخالەتکە بۆ چون تا ئێستا ئێران دەوری هەیە و دەخالەتی هەیە